وێڕای نەبوونی پرۆژەی ستراتیژی گرنگ لە ئیدارەی ڕاپەڕین لە ڕوو ڕێگاوبانیشەوە شارەکانی ئەم سنوورە تەواو فەرامۆشکراون. بەرپرسانی هاتوچۆی ئەو شارەش دەڵێن سەرەڕای ئەوەی شۆفێران کەم تەرخەمن لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ، خراپی ڕێگاوبانەکانیش هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆن. شۆفێران خۆشیان کەم تەرخەمن لەو حاڵەتەدا، وەکو باسم کرد دیارە زۆربەی ڕێگاوبانەکان یاخود شەقامەکان بەهۆی قەیراین دارایی کارکردن تیاندا وەستاوە. کە ئەزانی شۆفێر ڕێگاکە بەو شێوازە یاخود چاڵ و چۆڵی تێدایە بەپێی حەجمی ڕێگاکە بڕوە یاخود بەپێی شێوازی ڕێگاکە نابێ ئەو خێرایە بەکاربێنێ. هەردوو لایەن هەیە، شۆفێر کەم تەرخەمە بەڵێ ئێمەش لەگەڵتان داین کە ڕێگاکان وەکو پێویستنی. لە ئێستادا زۆربەی پرۆژەکانی ڕێگاوبانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بە مەبەستی نۆژەنکردنەوە تێک دراون و کارەکانیان باسستی بەڕێوە دەچێت. ئەمە شۆفێرانی نیگەران کردووە و بە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆی دەزانێن. شتێکراوە ئەو جادە چەند دەمێکە هەڵخەندراوە، هەر ڕۆژە و تۆڕێکیشی لێ دەکەن. ئەگە بە پیاوانە بیکەن شتێکی باشە، بەڵام بە گەندەڵی بەدزی دەیکەن. ئەو واقعیە هەمویان یەک لێک دەسترن. هەر سنووری ئیدارەی ڕاپەڕین جادەی هەر تێدا نییە. ئەو جادەی تێدا دوو لای دوو سایدەکەی و لایویش 500 تاسانێ دروست کردووە، 50 مەتر تاسەیەگە هەم تاسەی بۆ چیە؟ چەند جارێت و بێرەدادی دەبینی 3-4 ساعە خراپ بووە. ئەگەر بۆمان چاکەنەوە مەمنون دەبین و ئەو ڕێگاوبانە هەرچی حکوومەتیشە پێیوە هەستێ بە زووترین کات چاچی کاتەوە. بەتەئەکید ڕوویداوە و دی توشمانە بۆ خۆمان و سەو ڕێگاوبانی بەڕاستی زیادەکە ناخۆش بۆ ئەو شاخەش سارێ عەزیە دەدا زۆر هاوینە و کوالێتی بەنزینەکەش خراپە بەڕاستی. زۆربەی ڕێگاکانی ئیدارەی ڕاپەڕین لە حاڵەتی زۆر خراپدان و گرفتی زۆری هاتوچۆیان بۆ هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە. بە جۆرێک کەم ڕێگا دەبینی کانیشانەی ئاگادارکردنەوە و لادانی کاتی لێ جێگیر نەکرابێ، بەڵام چەندین ساڵ دوای دەرچوونی پرۆژەکە کارەکانیان تەواو نابن. ئەمە لە کاتێکدایە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە دەواازەی ڕاپەڕین ناسراوە و قوربانیدانی خەڵکی ئەم سنوورە بووە هۆی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام حکوومەت نەیتوانیوە پاداشتی قوربانیدانی خەڵکی ئەو سنوورە بداتەوە. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.